ئەو کەسانەی کە زۆر تووشی بەڵاو مصیبەتە بن مەڵێ وەڵا دیارە خراپە بۆیە تووشی بەڵاو مصیبەت بووە ئەگەر وا بڵێ تاوانە جاری وا هەیە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەشد الناس بەلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل زۆرترین کەس ئەوانەی تووشی بەڵاو مصیبەت هاتن پێغەمبەران بوون ئێمە چیمان بینیوە ئەوجا ئەوەی دوای ئەوان ئەوجا ئەوەی دوای ئەوان ئەوجا الصالحون والصالحون وتا کۆتایی حەدیثەکە بۆیە بەوە نییە ئەو ئینسانە خراپ بێ نە شەو ڕۆژ نوێژەکات سەری لە سوجدەیە ئەوجا تووشی گەورەترین بەڵاو مصیبەتە بێ خوای گەورە خۆشی ئەوێ خوای گەورە خۆشی ئەوێ پاکی ئەکاتەوە بەو بەڵاو مصیبەتەی کەوە تووشی هاتووە تووشی بەڵاو مصیبەتە بێ لە ماڵەکەی لە مناڵەکەی لە سەیارەکەی لە خانۆکەی لە جەستەی تووشی نەخۆشی ئەبێ بەڵاو مصیبەتە ولنبلونكم بشيء بلام شتيكي كميشة من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين خواهي پروردگار فرميه يان بلي والله خو أما إيمان داره وانيوجكا شو رجوازي لدنيا هنا وبشر لو خالاني إساباس ما كرت تيدا هي أي بو توشي أم بلام مصيبة هات بو خواهي قولة توشي أمي كرت لسورة العنكبوت خواهي پروردگار فرميه ألف لام ميم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون بوا أظانن دوو ڕکعەت نوێژەکەتان کرد هەمووشۆی مزگەوتتان کرد بە ڕۆژوو بوون نازانم هەندێک عیبادەتتان کرد ئیتر تووشی هیچ بەڵاو مصیبەتێک نایەن نەخێر تووشی بەڵاو مصیبەت دێن بۆ ئەوەی ئەجر و پاداشتی گەورەتر بەدەست بهێن